ساتێک بەوەستان بۆ یانی پاکی شەیدان دەست پێەکەین. وای لێ هات کە بوو بە تێکۆشانێکی ئەنتەرناسیۆناڵێنی جیهانی کە هەموو کەسێ بڕوای بەوە هەبێت کە کورد تێکۆشانێکەکە تێکۆشانێکە بۆ هەموو جیهان، بۆ ئازادی هەموو جیهان، بۆ هەموو مرۆڤایەتیەکە. بۆیە کە بە ئامانجە گیرە شەی ساکنە لەبەر ئەوەی ژنێکە تێکۆشان ئەکا بۆ ئەوەی ژنان وشیار بن. هەموو کاتێ دوژمن لە تاکی وشیار ئەترسێت. ترسی لە تاکی وشیارە. تاکێک کە بیر بکاتەوە، تاکێک کە بێوێ دوای ئەوەی کە بیری کردەوە خۆی چۆن بە ڕێخستنەکە هەر مرۆڤێک. کاتێک بیرەکاتەوە بیر لە زڵم و زۆرداریەکەی ئەگەر تاکێک خۆی لە ماڵەکەی خۆیشیدا تووشی زڵم و زۆرداری ببێ بیرەکاتەوە کە بیری کردەوە هەوڵدا خۆی بە ڕێخستن کە بەرامبەر بەو دەسەڵاتی کە ئەوێ بە کۆیلەیکە یان زوڵمی لێەکە تێکۆشانی خۆی چرتر ئەکاتەوە. بۆیە شەی ساکنە ئەمەی پەیڕەو کرد بۆ وشیارکردنەوەی تاکی کورد، بۆ وشیارکردنەوەی تاکی ژن. تەوان شەی ساکنە کە سەرەتا دەست پێەکە ئەڵێ ئەبێت تۆ سەرەتا شەڕ لەگەڵ خۆتا بکەیت، لەگەڵ خێزانی خۆتا، پاشان شەڕی سیستەم بکەیت. ئەگەر هەر مرۆڤێک شەڕی خۆی نەکا کە زاڵ نەبێ بەسەر ئەوانەی کە ئەیانەوێ بە کۆیلەی بکەن، تەبعاً تۆ کە ئەیانەوێت تۆ بە کۆیلە بکەن، ئەیانەوێت تۆ غەدرێکت لێ بکەن، ئەی باشە تۆ قبوڵیەکەی؟ ئەگەر قبوڵت نەکرد کەواتە تۆ ژارە سەرەتا شەڕ لە خۆتا ئەکەی. چۆن هەوڵە دەی ئەمە بخەیتە بواری کرداریەوە تاکو و ڕزگارت بێ لەو کۆیلایەتیە. شەی ساکنە ئەمەی بەرجەستە کرد لە ناو ژنی کوردە. چۆن ئەتوانی بەرامبەر بە دژمنێک بۆستیتەوە ئەگەر تاکێک بێ هەتاکو ئەگاتە سیستەمێک، چۆن ئەتوانی بەرامبەری بۆستیتەوە چۆن سەرەتا خۆت بە ڕێخستن ئەەکەی. بۆیە ئەبێتە هەدەفی دژمنانی گەلی کورد. لە ساڵی 1970 یەکەم کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لە گوندی فیسی سەر بە شارۆچکەی دیجەی ئەحمەد بەڕێوە دەچێت کە دووژنتیایدا بەشدار دەبن. بێگومان یەکێکیان هەواڵسارایە. هەواڵسارە لە کۆنگرەی یەکەمدا سەرنج ڕادەکێشێتە سەر ئەو هەڵوێستانەی بەرامبەر بە ژنان دەکران و ڕەوشی ژنان لە ناو جوڵانەوەکەدا و دەڵێت هەواڵان بۆ بە شۆڕژگێڕکردنی نزیکترین کەسەکانیان، هاوژین و خوشکەکانیان هەوڵی پێویستیان نەداوە هەر لە چاوەڕوانی هەواڵێکی ژندان. ئەگەر ئەمە لەلایەن هەواڵانی پێشەنگەوە بکرێت سەرنجڕاکێشە. هەواڵسارە بە بیر و باوەڕێوە دەستی بە تێکۆشان کرد، بۆیە بە پێشەنگی ژنانی شۆڕژگێڕی کورد پێناسە دەکرێت. لە ساڵیادی شەهیدبوونی هەواڵسارە و هاوڕێکانی سەری ڕێز و نەوازشدا ئەنەوێنم بۆ هەموو شەهیدانی هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەت ئەم سێ هەواڵەی کە بەڕاستی بە پلانێکی داڕێژرا و ئەوانە لە وڵاتی فەڕەنسا شەهید کران کە دەوڵەتەکانی کەش دەستیان تیای هەبوو. طبعاً ئەوانە نمونەی ژنی ئازان، هەمیشە ژنی کورد پێشەنگ بووە، هەمیشە ژنی کورد خەباتی کردووە، شۆڕشی کردووە، وەک ژنە کوردەکانی حەبسەخانی نەقیب و عادیلەخان و مەستورەخان و هەموو ژنانی کورد. ئەنجا شەهید بوونی بەڕاستی ئەم سێ هەواڵە زۆر کاریگەری هەبوو لەسەر هەموو ژنان و لەسەر هەموو تاکێکی کورد لە هەموو کوردستانە. چونکە ئێمەی کورد هەمیشە دراوسێکانمان هەوڵی ئەوە یاوە ئێمە لە ناوبەرن، کەلتورمان لە ناوبەرن، زمانمان لە ناوبەرن، کەسایەتیمان لە ناوبەرن. بەڵام کە وەکو ئێمەی ژن کە سەیری ئەم ژنانەمان کردووە بەو شێوەیە خەباتیان کردووە و نەترساون، ئەمە بە تەئکید ڕنگدانەوەیەکی باشیە بۆ لە ناو ژنانە. من وەکو ڕێکخراوی ژنانی زەحمەتکێشان کە لە شاری کەرکووکم لەگەڵ ڕێکخراوەکانی کەیان هەمیشە کۆنتاکمێ، هەمیشە هەوڵی ئەوەمانە کە لەگەڵ ڕێکخراوەکانی هەموو شارەکانی کوردستانە هەموو یەک
یەکبین هەموو هەوڵ بین بۆ ئەوەی کە ژن دروشمەکەمە ژن ژیان ئازادیە وا بکەین کە ژنان هەستنە سەر پێیەکانی خۆیان و نەترسن و هەموو پشتی یەک بگرین بۆ ئەوەی بتوانین ئەم شۆڕشە هەر بەردەوام بێ خەباتی ژن هەر بەردەوام بێ کوردستان یعنی کە لە ئێستایە داگیر کراوە هەر چوار پارچەی کوردستان داگیر کراوە لەسەر ئێمەی ژنە هەمیشە ژن پێشەنگ بووە هەمیشە ژن لە خەباتە لە کەرتەکانی ڕێخستنە لە هەموو شوێنەکانە ژن ڕۆڵێکی کاریگەری هەبووە ئێستاش یعنی ئێمە هەر لە هەوڵی ئەوەی کە هەموو یەک بین هەموو ڕێکخراوەکان بەیەکەوە ئیشکەین و کارکەین و چالاکیکەین و جێگا دەستمان دیار بێ ژن ئاوا سەربەرز بێ بتوانێت ئیشکاری خۆی بەجێ بگەێنێ پێویستە لەسەر هەموو تاکێکی ژنانی و کچانی کوردستان هەموو ژیانی خۆیان ئازاد بن بتوان هەموو شتێ بکەن پێویست ناکا بترسێت و ئەم لاوەلا بکەیت بڵێ وەڵا ئەمە عەیبە وەڵا ئەمە نابێت و لەسەرمان پێویستە وەڵاهی یعنی شتێکی چاکە وێنێ ژنت لە ترسناکی و لەوەی لە ژێر دەسە و بترسێ بڕوا بۆ شوێنێکە بڵێ وەڵام من ژنم عەیبە و ئەم لا بکەوە لا بکە نە بە سەربەرزێ توانی بۆ هەموو شوێنێک بڕۆی وەڵا ئەبێ بڕۆنە سەر جادە و بڕۆن پێویست کات خۆ پێشاندان بکەن و پێویستە لەسەر هەموو تاکێکی ژن کورد چۆن لە باشوور هەیە دانانشن ئیستراحەتیان نییە پێویستە لە ڕۆژاوا پێویستە لە باشوورش ئاوا بێ تاکەی هەر لە ژێر دەستەیە بینەوە چەند ساڵە تەمەنمان خلاص بووین هەر وەک گوێگوای هەموو ڕۆژێر دووبارە بێتەوە